لە سەروبەندی نزیکبوونەوەی کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەری کە بڕیارە 1920 ئەم مانگە بەڕێوە بچێت کادیرانی پێشکەوتوی کۆمەڵی دادگەری جەخت دەکەنەوە پێویستە لە کۆنگرەدا زیاتر تایبەتمەندی و گرنگی بانگەواز و پەروەردە تاوتوێ بکرێت و کاری سەرەکی و زیاتری کۆمەڵ بێت. دیارە ڕۆژانی 1920 مانگی حوت کە ڕۆژی شەمە یەکشەمەیە کا کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری بەڕێوە چێ یەکێک لەو خاڵانی کە زۆر داکۆکی لە سەرکرێەوە گرنگی پێدرێ بواری بانگەواز و پەروەردەیە هەروەکو چۆن لە 4 ساڵی ڕابردووە زۆر گرنگی پێدراوە بەڵام بڕیار وایە کە گرنگێکی زیاتری لە 4 ساڵی داهاتووە پێ بدرێ ئەوە لە کۆنگرێشا چەندین خاڵ و خاڵی بۆ دیاریکراوە کە داکۆکیکردنە لەسەر بانگەواز و پەروەردە کە پێویستیەکی زۆر گرنگی ئەمڕۆی هەم ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەریە لە مەڵبەند و ئەنجومەن و ئۆرگانەکان هەروەها کۆمەڵگەی کوردەواریشمان لە هەرێمی کوردستاندا زۆر پێویستی پێێتی بۆیە کۆمەڵ بڕیاری داوە کە زیاتر ئیشەکانی خۆی لەم بوارە تا چەق بکاتەوە بەدەل لە بوارەکانی ڕامیاری و بوارەکانی کەش. وەڵی بەڕاستی هیوادارین ئینشاڵڵا ئەم جارە لە کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەریە بتوانن زیاتر هەوڵ بن کە لە بواری پەروەردە و بانگەوازە زیاتر حیزب بەرەو پێشتر بەرن. بەڕاستی لە گیانی ئەمڕۆ پەروەردە زۆر کەم بووەوە. ئەنجا ئەم پێشکەوتنەی ئەسا وای کردووە هیچ پەروەردەیەک نەماوە، هیچ شتێک لە دەستی خەریکە دایک و باوکان نەماوە. مۆبایلی زیرەک و ئەنتەرنێت و ئەمانە زەرەرێکی زۆری لە پەروەردەداوە. ئیشەڵڵا هیوادارین کۆمەڵ بتوانێت لەم کۆنگرا زیاتر پەرە بە پەروەردە و بە بانگەواز بدە. کۆمەڵ لە سەرتاسەری کوردستان لە ڕێگەی مەڵبەند و ئەنجومەنەکانیەوە هەمیشا لە ڕێگەی خول و وانەی بانگەواز و پەروەردەوە تایبەتمەندی و گرنگی زۆری بە بانگەواز و پەروەردە داوە. ئەحزابی ئیسلامی ئامانجی سەرەکیان داوا بانگەوازی ئیسلامیە بۆیە هیوادارین ئینشاءڵڵا کۆنگرە بتوانێت زیاتر گرنگی بە بواری پەروەردە و بانگەواز بدا و ڕێگاکانی پەروەردە و بانگەواز فراوانتر بکە و هەروەها کاری بۆ ئاسانتر بکە بۆ ئەوەی بتوانرێ ئەو ئامانجانەی لە بانگەوازە هەیە بگەێنرێتە هەموو خەڵکی لە پەروەردەکردنی ڕۆڵەکانیان لە فراوانکردنی وانەکانی قورئان و فەرموودە و سەرجەم زانستە شەرعیەکان. کۆمەڵی دادگەری بەردەوام ئامانجی سەرەکی ئەوەیە کۆمەڵگەیەکی تەندروست بێتەکایە و لە ڕێگەی تەواوی هەوڵەکانی شێوە بایەخی پێویستی بە بانگەواز و گەاندنی پەیامی ئیسلامەتی و پەروەردەیەکی تەندروستی بە ڕۆڵەی کورداوە. هەر بۆیە چین و توێژەکانی کۆمەڵ بە پێویستی دەزانن لە کۆنگرەم جارەدا زیاتر تاوتێ بکرێت و بۆ 4 ساڵی داهاتوو کۆمەڵ یەکێک لە ئامانجا سەرەکیەکانی لە پاڵ بواری ڕامیاریدا بایەخی زیاتر بە بانگەواز و پەروەردە بدات. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.